لە 4 ڕۆژەکەی جەژنی قوربانی پیرۆزدا زیاتر لە 1000 ئاژەڵی گەورە و بچووک لە کوشتارگەی نوێی سلێمانی سەربڕاون کە ئەو ئاژەڵانە لەلایەن ڕێکخرا و دەستگا خێرخوازیەکان و هاوڵاتیانەوە بە مەبەستی قوربانی نێردرا بوونە سەر بڕینخانەکە. بەڕێوەبەری کارگێڕی کوشتارگەی نوێی سلێمانی ڕایدەگەیەنێت بەراورد بەم دۆخە نەخوازراوەی ئێستای هەرێمی کوردستان ڕێژەی قوربانی لە کوشتارگەکەیان لە ئاستێکی بەرزدا بووە. دەشڵێت زۆرێک لە هاوڵاتیان قوربانیان لە ماڵەوە کردووە بۆیە ئاماری ڕاستەقینە لەوە زیاترە. لە یەکەم ڕۆژی جەژنی قوربانەوە لە سەعات 2 دوای نیمەڕۆ کردومانەتەوە 3 ڕۆژ بەردەوام بووین. ئاخ ڕۆژمەدانا بۆ سیانەی کوشتارگا لە ماوەی ئەم 3 ڕۆژەدا بڕی 963 سەر حیوانی وردەمان بۆ ڕێکخراوی خێرخوازیەکان و هاوڵاتیان سەر بڕیوە لەگەڵ 61 سەر ڕەشەوڵاقی گەورە. بەراورد بە قەیرانی دارایی لە چاو ئەو قەیران دارایی گەورە و بێموچێوانە ئەمساڵ هەر زۆر باش بوو بەلایەنی بە تەسەوری من. کوشتارگەی نوێی سلێمانی لەگەڵ سەربڕینی هەر ئاژەڵێک پشکنین بۆ ئاژەڵەکە دەکات تا بزانێت گۆشتەکەی لە ڕووی تەندروستیەوە بۆ بەکارهێنانی مرۆڤ شیاوە یاخود نا. لەو چوارچێوەیەشدا لە 7 ڕۆژی ڕابردوودا زیاتر لە 4 تەن گۆشت جیا کراوەتەوە کە دواتر لە ناو دەبرێت. لە ڕۆژانی عەرەفە ڕۆژانی پێش جەژنی قوربان ئێمە لە کوشتارگەی نوێی سلێمانی نزیکەی 6000 سەر حیوانی وردەواتە مەڕ و بستن کوشتاری بۆ کراوە نزیکەی 350 سەر ڕەشەوڵاق سەر کوشتاری بۆ کراوە. لەو ئامارە بە تەقریبەن نزیکەی 3 تەن ئێمە ئاژەڵمان ڕەفز کردووە کە نەشیاو بۆ خواردن. سەبارەت بە جەژنی قوربانیش ئێمە لە خۆشبەختانە لێ لە کوشتارگەی نوێی سلێمانی بەردەوام لە کارکردن نابووین. ئاماری جەژنی قوربانیشمان نزیکەی 1 تەن ئاژەڵمان ڕەفز کردووە کە نەشیاو بۆ خواردن. بێگومان ئەگەر ئەم ئاژەڵە لە دەرەوەی کوشتارگە سەر ببڕایە حتمما ئەچوێ ماڵی هاوڵاتیانە و لەبری ئەوەی کە ئەو کەسێک کە خێرەکەیەکە خێری بگا بێگومان زەرەری بە هاوڵاتیانەگەیان. بەرپرسانی کوشتارگەکە دەشڵێن بەهۆی زۆری ڕێژەی قوربانی کە گۆشتێکی زۆر بۆ هاوڵاتیان دابین کردووە خواست لەسەر گۆشتی ئاژەڵ کەم دەبێتەوە. بەم هۆیەوە کارکردن لە کوشتارگەکەدا تا 2 مانگی ئایندە بۆ نزمترین ئاست دادەبەزێت. خستنە بازاڕی گۆشتیش سنووردار دەبێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام لە کوشتارگەی نوێی سلێمانی لە گوندی قەرەگۆل.